ئەمڕۆ زۆربەی باسەکانمان سەبارەت بە سێناتۆری کۆچکردووە لندزی گراهام بوو وەک ڕێزێک لە هەوڵەکانی بۆ پشتگیری دۆزی کورد و تێڕوانینی بۆ ئەو پرسانەی کە پەیوەندیان بە کوردەوە هەبووە. بەڵام بیرمان نەچێ مێژووی خەباتی سیاسی کورد دەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتی و ڕووداوانەی کە دەیان ساڵ پێش ئەمڕۆ ڕەوتی ئەم خەباتانەیان لە قاڵبدا. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر یەکێک لە ڕووداوە خەمگینەکانی مێژووی هاوچەرخی کوردانی ئێران تێدەپەڕێ، ئەویش تێرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو سکرتێری گشتی ئەو کاتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڤێنای پایتەختی نەمسایە ناوبراوە و دوو هەواڵەکەی بە ناوەکانی عەبدوڵڵا قادری ئازەر و فازڵ ڕەسوول لە کاتی بەشداریکردن لە کۆبوونەوەیەک بۆ تاوتوێکردنی چارەسەری سیاسی پرسی کورد لەلایەن ئێرانەوە تێرۆرکران. دوای نزیکەی 4 دەیە ئەم دۆسیەیە هێشتا وەک یەکێک لە دۆسیە یەکلانەکراوەکانی ئوروپا ماوەتەوە و بەبێ ئەوەی بکەر و تاوانبارەکان ڕوبەڕووی هیچ سزایەک ببنەوە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمڕۆ لەم ساڵ ڕۆژەدا جارێکی دیکە جەختی لە ڕۆڵ و میراتی سیاسی قاسملوو کردووەتەوە و وەک یەکێک لەو کەسایەتیانە کە جەختی لە دیموکراسی و مافەکانی کورد و چارەسەری ئاشتیانەی ناکۆکیەکان کردوێتەوە یادیان کردوێتەوە.